ام دائما دبی فکر قومیات خوب کن. هندی ساعته که حکومت ما بچیتا پاش وضع حریم ما خراب تر لیدید. هندی زوبیک بید سرکفت نامه. اوه حقیقتا ملت ما کرده. بجا لوی بین مروف دبی چپ که هر مروفه که حق خوی هی. هر مروفه که تو دی چه عملی که هوستا 100,000 خواهد گیری عملش 30,000 خواهد گیری گوره کرسیا و گوره و ملتای دنگ دای ده بیزوترین کات حکمت ما بو ما پیک بینن سوی بنمایی که هوستا و عمله پیک و چه نشوله دا حکمت که سرکفتی بیتن اگر اموتش را نکن خواهمید بینن همه جیرانت ما حزناکن چه حکمت ما هبن حزناکن ما چه حریم هبن حزناکن ما خو قایم قامیت اکبی به جا گیره و حرکانه هم دبی محاوله بکن دوایل همو پارت سیاسیشت کن که ها برجواندیا شخصی بخوب کار نینن برجواندیا قومیات خوب کار بینن و ایشالا دت سرکفتنش بو سرک بارزانی و خلاص بگمان اگر زو تشکیل بکره و پیک بید کابینه دیم بازار باشتره ابو جیتوا لهمو سکترکان ابو جیتوا بس ام کابینه یان سریع داده مزرید یان تاخیر لبید او دو اگره هیا بگمان اگر زودتر تشکیل بیتن پیک بینی لهم براوکانی انتخابات بگمان کاریگری دبی لبازار که خوشتر دبی خلقه که آرامتر دبی زوو پێک هێنانی حکومت شتێکی زەرورە لە بۆ هەر وڵاتێک بابرێن کە هەڵبژاردنەکە لەوە هەموو سێکتەرەکان زەرورە ئێستا گەر تەماشا بکەین لە سێکتەری کارەبا تەندروستی گەشت و گوزار هەموو سێکتەرەکان زەرورە بەڵام ئێمە وەکو تەندروستیەکە قسە بکەین پێکهێنانی حکومت دەگەڕێتەوە سەرەوەی کە ئایا حکومت دەبان دەبێت پلانی داهاتووی هەبی لە بۆ ڕێخستنەوەی بابرێن لایەنی تەندروستی بواری تەندروستی هەم لە ڕووی دەرمان هەم لە ڕووی بەڕێکردنی نەخۆش لە ڕووی بابرێنکردنەوەی مستەشفای نوێ و مەزبوطکردنی ئەو مستەشفانەی کە ئێستا حکومت بینای دروستکردیە کارمەندی نەقسە بەڕاستی دەبێت حکومت پلانی هەبی و هەم لەوە دامەزراندنی کارمەندی نوێ چکە نەقسێکی زۆر هەیە لە بواری تەندروستی و لە ڕووی دەرمانیش دەبێت مەسەرەن کوالیتی دەرمان باشتر بکرێ و ئەمە ناڕێن هەنگاو نراوە هەنگاو نراوە بەڵام هێشتا زۆری شیمایە بەڕاستی بگەین ئەو حەدێک کە وەکو وڵاتانی دەوروبەرمان لێبێ و دەرمان سنووردار بکرێ نەکەویتە دەست هەموو کەس بەڕاستی هەرکەس بە پێی سنوور و بابلێن شەهادەی خۆی بتوانی دەرمان تەسەڕوف تێدا بکە و سەرفی بکە و ڕێخستنەوەی سعرەکان هێشتا کێشەمان هەرمایە بەڕاستی وەکو سعر یعنی بەڕاستی پێویستە حکومت زوو هەنگاو بنێ زوو حکومت پێک بێت تاوەکو ئەو بڕیارانە زوو دەربکرێ و کەسانی ئەکادمی و زیرەک بێنە ئەو وارەی زیاتر لۆی پلانی نوێی خۆیان بکەنە کار و لە بۆ ئەو میلەتە بەکاری بێن ئینشاءالله هەندی حەزش داخل ئەوەی ببن داخل حکومەتی بن گەڵێک بۆشترە و زووترین وەخت ئەو حکومەتە پێک بێت حقیقەت تشتێکی ئەسەحە ئینشاءالله زووتریشی پێک بێتن و مازور پێ خۆشە و زیاتر پێک وەسعەوەڵەمێ خۆشتر دەبێت یعنی بازار دێ خۆشتر بیت تشەکە باشتر دەبێت خلاصە هەندی زووتر پێ گەڵێک باشترە